ئەوە سوکانەکەیەتی کە دەتوانێتن دایرکشنی سیارەکە کۆنتترۆل بکاتن بە ئاڕاستی ڕاست یاخود چەپ و سوکانەکەشی کویش دەکاتن حتمما بە شەفتێک توانیتمان بە تایەکەوە بیبەستینەوە بتوانین بە دایرکشنی چەپ و ڕاستیش بیسۆڕێنن و کاری پێ بکەین سوکانی بازنەی نیە ئەو کاتێک کە دروستکراوە بە نەفسی ئەو شێوەیە کە دروستکرایە یعنی هیچ دەستکاریمان نەکردیە وەکو سوکان و شوێنی دانیشتن وەکو دانیشتن و زیادکردنی خێرایی لێرەوە هەستاین بەدانانی سیم و کۆنێکشنکردن لەگەڵ مەچینەی سیارەکە تاوەکو بتوانین سپیدی سیارەکە زیادکەین و کەمی بکەینەوە کۆنتترۆلکردنی بە گشتی سیارەکە لێرەوەیە بە نسبەتی ئەو کاتێک کە دروستکراوەکو ئەو کاتی دروستکراوە ستۆپی نەبووە حتمما بەس دەبێ بڕوە حتمما ئەو کاتێک کە دروستکراوە سرعەتی ئەوەندە زۆر نەبووە کە پێویست بە ستۆپە بەقوتە بی ئۆڕێدی سرعەتەکەی کەم بووە لە 15 لە بۆ 20 کیلومتر توانێت ئەو سیارە لێ بخڕن ینی سرعەتەکەی زۆر نەبووە چەند سەرنشین دەتوانێت لەگەڵ ئەو ئۆتۆمبیلە لەگەڵ سەرنشینەکەدا وەکو دانیشتن تەنها شوێنی سایاقەکە و یەک سەرنشینی هەیە لە ناچاری حتمما هەر باشترە سایاقەکە بەخۆی بێتەوە کاتێک کە دروستش کراوە بۆ شەوەیە کە تەنها سایاقێکیەوی و لێ بخڕیتن کۆنتترۆڵی بکە.